ئێمە پێمان وایە ئەم فۆرمی بەڕێوەبردنی وڵات ئەم شێوازی حکومڕانی دەبێ بگۆڕێ، نابێت بەم شێوەی بێ. بەم شێوەی وڵات بەڕێوە ناچێت باسم کرد. باشە بە بۆ 4 ساڵ با خەڵکیشکە تاقی بکرێتەوە، با هاوسەنگی هێز بگۆڕدرێ، ینی خۆ دنیا خراپ نابێ. 26 ساڵە ینی ئەم دوو حیزبەت دەسەڵاتدار و حکومڕان لە هەرێمی کوردستان پێ زۆر ئاسایی با گۆڕانکاری ببێ. لەو جمگەوکایانەی کە بەدەستی بووە چی کردو بابی خاتە ڕوو، با بڵێ کاکە خەڵک ئێمە ئەومان بکن ئەومان بکن ئەومان بکن بۆیە داوەتێن دەنگمان پێ بدەن 4 ساڵی کەش ئاوا بین. خەڵک ئەگە دەنگی پێدا 4 ساڵی کەش نەهامەتی و بەدبەختی بێ، بە عافێتی بێ، مبارەشی بێ. حزب بۆ هێوا بکە، بەڵام حزب ناکرێ ینی تەدەخولی قەزا بکە، تەدەخولی پەرلەمان بکە، تەدەخولی حکومەت بکە، تەدەخولی کەسابەتی خەڵک بکە. ینی بازرگان و خەڵک ینی نەتوانن بازرگانیەک یا کەسابەتێک کە گەورە بێ غەیری چەند کەسێک لە بنەماڵەیەک یا لە حزبێک دەستی بەسەدا بگرن و بەبێ ئەوان نەکرێت. ناکرێ بەڕاستی ئاوا بێ. وڵات ئەوە بەڕێوە ناچێت، بڕوا بکەمە دڵسۆزی ئەم خەڵک وڵاتەی. بەخوا خەڵکی تەیدمان نەکا. یەکێک ژنە ڕەدەستان خۆش بێ ئێمە موقیفێک تەبەنی ناکەین، موقیفێک نانوێین، هەڵوێستێک وەرناگرین ئەگەر لە بەزیانی خەڵکیمان تاوا بێ. بە هەڵوێست و بەکردەوە بۆ کە کابرا ڕاست و ساغ بێ لەگەڵ میلەتەی خۆی تەمەن ئامادەی نەبێ بە هیچ شێوەیەک زەڕێ خیانەت لە میلەتەی بکە، گۆڕانکاری بۆی دەبێ، چاکسازی بۆ دەکرێت. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوا واقعی خەڵکی ناگۆڕێ هەتا خۆیان نەیگۆڕن، هەردوو مانای هەیە. واتە هەتا خۆیان بەدەستی خۆیان واقعەکە نەگۆڕن، خوا هیچ مەزبوونی واقعیان بۆ بگۆڕێ. نەیکردو بە یاسا خوا تەدەخولی کاروباری خەڵک بکە بێ وا ئەم وەزعیمە بگۆڕێ و چاچیکە. دەبێت خەڵک بۆ خۆی بیگۆڕێ. حزب دەستی لە هەموو کاروباریش ئەم وڵاتە وەرداوە، دەستی لە هەموو شتێک هەیە. ینی وەکو باسم کرد حزب بڕیاری بۆ پەرلەمان داوە، بڕیاری پێدەردەکە، یاسای پێدەردەکە. حزب حکومەت بەڕێوە دەبا. ئەگەر حزب حکومەت بەڕێوە نەبا، ئەگەر حزب هەمە کارە نەبێ، ئەگەر لە هەموو شتێک باڵا دەستتر نەبێ، دەتوانێت پێکاتەیەکی گەورەی ناحکومەت بنێرێتەوە ماڵێ بڕۆ ماڵێ. ئەوە بەس لە زمانی ئاغایەتی و شێخایەتی کابرای ئاغا شێخا فەقیرێک کە بەخسێنێک بێت لە ئاوایەکە دەری کردووە، لە سیستەمی حکومڕانی داشتیوان نییە. تو یاسایەکت هەیە، سیستەمێکت هەیە، دەبێت بەپێ ئەو سیستەم و یاسایە بێ. تو عەقدێک هەیە، ڕێکەوتنێک هەیە کە ئەم خەڵک لەسەر ڕێکەوتووە کە چۆن لە حکومەت بەشداری دەکات، چۆن لە حکومەت دەکشێتەوە، یا کەی مەسەڵەن پێویست دەکات کە ئەگەر ئەم پێکاتەیە ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکرد، یا ئەم وەزیرە ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکرد، حەق وایە بەڵێ بدرێتە پەرلەمان یا سەرۆکی حکومەت یا پەرلەمان متمانەی لێ وەربگرێتەوە. ناکرێ ینی بەم شێوە پاشاگەردانی.